دیسان دەبێت دەمامک بەکاربێنینەوە، بەڵام ئەم جاریان بۆ خۆپاراستن لە کۆڕۆنا نییە. با پێتان بڵێین بۆ چییە؟ سڵاوتان لێبێ لەگەڵ هێوی بن. لەم ڤیدیۆدا پێتان دەڵێن کاریگەریەکانی خۆڵباری چییە؟ تا دێ دیاردەی بە بیابانبوون و خۆڵبارین لە هەرێمی کوردستان و عێراق زیاتر دەبێت. ژینگەکەمان لە گۆڕانێکی خێرای مەترسیداردایە و ئاماژەکان تۆقێنەرن. 7 شەپۆلی چڕی خۆڵبارین لە مانگێکدا و 273 ڕۆژی تۆزاوی لە ساڵێکدا، ئەمانە هۆکاری سەرەکی بەکارهێنانی دەمامکن لە ئێستادا. ئەمە مانشێتی ڕۆژنامەیەکی بەغدادا لە ساڵی 1934 نووسراوە. دانیشتوانی بەغداد داد و بێدادیانە لە تاو خۆڵبارین. لە دوای 88 ساڵ و ئەمڕۆ هێشتا ئەو بەشەی کە مرۆڤ خۆی لی بەرپرسە بۆتە هۆی گۆڕانکاری ژینگەی مەترسیدار چارەسەر نەکراوە. شارەزایان کۆکن لەسەرەوەی کەم بارانی سیاسەتی یاوگرتنەوە و کەمبوونەوەی سەوزایی هۆکاری دیار دەکەن. بەڵام هەمووم گۆڕانکاری ژینگیانە کە بوونەتە هۆی ئەم نالەباریە لە کەشوهەوادا خۆکردنین. بەشێکیان مرۆڤ لی بەرپرسە و قابیلی چاکردن و چارەسەرکردنە. عێراق لە پلەی پێنجەمی ئەو وڵاتانەدایە کە گۆڕانکاریەکانی کەشوها زۆر کاریگەری تێکرد و دەرامەتی ئاویش لە عێراقدا لە دۆخێکی خراپدایە و تا دێت ئاستی ئاوی ڕووبارە سەرەکیەکانی دیجلە و فرات لە کەمبوونەوەدایە. ئێستا وشکە ساڵی و بە بیابانبوونک و 2 دیاردەی مەترسیدار هەڕەشان لەسەر عێراق. بە گوێری زانیاریەکان تا ساڵی 2050 ڕێژەی دەرامەتی ئاو لە عێراق بە ڕێژەی لە 120 کەم دەبێتەوە. ڕێکخراوە جیهانیەکان دەیان ساڵە هۆشداری لە خراپی دۆخی ژینگەی عێراق دەدەن و چارەسەرەکە دەخەنە ڕووکەچی کەس نییە گوێیان بۆ بگرێت. 10 ساڵ پێش ئێستا ڕێکخراوی خۆراک و کشتتوکاڵی سەر بە نەتوێگرتوەکان فاو لە راپۆرتێکدا مەترسی شەپۆلی بە بیابانبوون و خۆڵبارینی بەهێزی لەسەر عێراق کرد. ئەو کاتە وەکو پشتێنەی سەوزایی پێشنیازی چاندنی درەختەکانی جۆری کالیپتۆز و بی و شۆڕەبی کرد کە بەرگەی بێئاوی دەگرن و گوژمەی خۆڵبارین کەم دەکەنەوە. ڕێکخراوەکە پێشنیازی کردو بۆ درەختانە پشتێنەی سەوزایی لا دەوری شارەکان دروست بکرێت و دەڵێت عێراق دەیتوانی بەمە دیاردەی بە بیابانبوون و هەروەها خۆڵبارین کە بەهۆی کەمی ئاو لە دەزانی زەوی بپیت و بڕینەوەی درەختەوە کە فراوانتر دەبێت کەم بکاتەوە. بەڵام لە ساڵی 2012 تا ئێستا کەس نەبووە گوێی لێ بکرێت. شارەزانی بواری ژینگە دەڵێن با پلەی یەکەم کەمبوونەوەی ڕێژەی بارانبارین هۆکاری دیاردەکەیە. کەمبوونەوەی دابارین دەبێتە هۆی فشەڵبوونی توێژاڵی زەوی و فشەڵبوونەکە ژوا دەکات هەر هەوایەک ئەگەر بەهێزیش نەبێت توێژاڵی سەرەوەی خاک بکاتە تۆز و خۆڵ و بچێتە هەواوە.